هەوکردنی ژێماسوولکەیەکانی ئانیشک بریتێ لە هەوکردن یاخود برینداربوونی ژێماسوولکەیەکانی دیوی دەرەوە یاخود دیوی ناوەی ئانیشکمان بە بۆنەی زەبرێکی دەرەکی یاخود ڕاکێشانێکی توندەوە دروست دەبێت. زیاتر لەو کەساندا ڕوودەدات کە کاری توندی دەست دەکەن یاخود ئەو یاریزانانەی کە یاری بە دەستیان دەکەن وەکو یاریزانانی تێنس، یاریزانانی گۆڵف بۆیە بۆ ناوانەشەوە نانراون. نیشانەکانی بریتە لە بوونی ئازار لە دیوی دەرەوەی ئانیشمان یاخود دیوی ناوەی ئانیشماندا لە کاتی هەڵگرتنی شتێکی قورس یاخود ڕاکێشانێکی تند. ئەم ئازارە زیاتر لە شەودا ڕوو دەدات، سەرەتا پچڕ پاشان بەردەوام دەبێت. ئەو کارەکەی تاکو ئێستا بە تەواوەتی نەزانراوە، بەڵام کاری توندی دەست و زەبری دەرەکی هۆکارێکی سەرەکین. چارەسەرەکان سەرەتا بەخۆپارێزی لەو هۆکارانە دەبێت کە باسمان کرد، هەروەها بەکارهێنانی بەستەری دەرەکی لە کاتی کارکردندا و هەروەها وەرزشی تایبەت بە نەخۆشیەکە لە هەندێک باردا بەکارهێنانی دەرمان لەژێر چاودێری پزیشکدا یاخود دەرزی لێدانی تایبەت یاخود نەشتەرگەری وەکو تا چارەسەر. لە ئێستادا چەند وەرزشێکی تایبەت دەخینە ڕوو کە کاریگەری دەبێت لە کەمکردنەوەی ئازارەکە و نەهێشتنی نەخۆشیەکە. ئەم وەرزشە بە دانیشتنەوە ئەنجام دەدەین بە شێوازێک هەردوو دەستمان تا ئاستی شانمان بەرز دەکەینەوە، هەردوو دەستمان بۆ سەرەوە بۆ خوارەوە لە مەچەکەوە دەجوڵێنین بە مەرجێک ناوێ شان و ئانیشکمان جوڵەی تێدا بێت. ئەم وەرزشە دەجار دووبارە دەکەینەوە بە هەمان شێوە بۆ گز دروست دەکەین بۆ سەر و خوارەوە تەنها ئانیشکمان دەجوڵێنین لە هەمان ئاستا بە هەمان شێوە دەجار ئەمەش دووبارە دەکەینەوە. لەم وەرزشەدا دەستمان لە هەمان ئاسدا دەبێت، بە دەستی چەپمان پەستان دەخەینە سەر دەستی ڕاستمان بە مەرجێک تەنها مەچەکمان بۆ پشتە و دەنوشتێنینەوە تاکو و دەچرکە ڕای دەگرین. پاشان بە دەستی ڕاست پەستان دەخەینە سەر دەستی چەپمان تەنها لە ئانیشکەوە دەچرکە ڕای دەگرین. ئەم وەرزشە بۆ هەر دەستێک 3 جار دووبارە دەکرێتەوە. پاشان بۆ خوارەوە پەستان لە سەرمەچەکمان دروست دەکەین بە هەمان شێوە دەچرک ڕای دەگرین بۆ هەر دەستێک. ئەم یاریە 3 جار دووبارە دەکرێتەوە. لەم وەرزشەدا ئانیشکمان بە گۆشەی 90 دەرەجە دەچەمێنینەوە، پاشان هەردوو دەستمان دادەخەین و دەستمان بۆ ناوە و بۆ دەرەوە دەسوڕێنین لە ئانیشکەوە. دەجار ئەم وەرزشە دووبارە دەکرێتەوە. لەم وەرزشەدا باڵمان بە خۆمانەوە دەنووسێنین، تەنها لە ئانیشکەوە دەستمان بەرەوشانمان دەجوڵێنین بە هێواشی، پاشان دەگەڕینەوە باری ئاسایی. ئەم وەرزشە دەجار دووبارە دەکەینەوە. لەم وەرزشەدا تەنێکی نیوکیلۆی بەدەستەوە دەگرین، پاشان دەستمان لەسەر مێزێک ڕادەگرین و بۆ سەرەوە بە هێواشی بەرزی دەکەینەوە. دەجار ئەم وەرزشە دووبارە دەکەینەوە. لەم وەرزشەدا بە هەمان شێوە دەستمان ڕادەگرین لەسەر مێزێک بە شێوازێک کە پەنجە گەورەمان ڕووی لەسەرەوە بێت، دەستمان بۆ سەرەوە بەرز دەکەینەوە. دەجار دووباری دەکەینەوە. لەم وەرزشەشدا بە هەمان شێوە دەستمان لەسەر مێزێک ڕادەگرین، پشتی دەستمان ڕووی لەسەرەوە بێت، تەنێکی نیوکیلۆیی بۆ سەرەوە بە هێواشی بەرز دەکەینەوە و دایدەگرین. دەجار ئەم وەرزشەش دووبارە دەکەینەوە. لەم وەرزشەدا تۆپێکی لاستیکی بەدەستەوە دەگرین، بە هێواشی دەیگوشین بۆ ماوەی 2 بۆ 3 چرکە ڕای دەگرین، پاشان بەری دەدەین. دەجار ئەم وەرزشەش دووبارە دەکەینەوە. لەم وەرزشەدا
چەکوشێک بەدەستەوە دەگرین بە شێوازێک دەستمان ڕادەگرین لەسەر مێزێک تەنها سووران لە ئانیشماندا بێت. دەجار بۆ لای ڕاست و بۆ لای چاپ دەیسوڕێنین. لەم وەرزشەدا تەختەیەکی ڕێک، دارێک یاخود تیرۆکێک بەدەستەوە دەگرین، پاشان هەردوو دەستمان لە ئاستی شانمان بەرز دەکەینەوە، تەنها مەچەکمان بۆ سەرەوە و بۆ خوارەوە بە هێواشی دەسوڕێنین، دەجار دووباری دەکەینەوە. سمارت وەرچەرخانە.